ئەو منداڵە بەهۆی توشببوونیان بە پەتای کولێرە لە نەخۆشخانەی سەبعین لە سەنعا نەخۆشخانەکان پڕن لە توشببوونی کولێرە. لە کاتێکدا هەندێکیان لە بنکەیەکەوە براونەتە بنکەیەک و نەخۆشخانەیەکی دیکە بەرلەوەی بهێنرێنە ئێرە، وەکو حاڵی ئەو دایکەی منداڵە توشببووەکەی گەیاندووەتە ئێرە. چوومە سەنتەری عەلایە بۆ ئەوەی لەوێ پشکنین بکەم. گەیشتم لەوێ خێوەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە، بەڵام کارمەند نییە، پزیشک و دەرمان نییە، هیچ شتێکی لێ نییە. بەرحاڵ هاتینە سەبعین، لێرەشی هیچ نەکرا چونکە نەخۆشەکان لێرە زۆرن. نەخۆشخانەکانی پایتەخت پڕبوون لە توشبان بەم پەتایە. لەسەر هەر تەختەیەک 3 بۆ 4 منداڵ خوێندراوە. ئەمە جیالەوەی هاتنی نەخۆشەکان لە ناوچە جیاجیەکان بەردەوامە. شلەمەنیەکی زۆری لەدەستداوە. ئێستا ڕوبەڕووی وشکبوونەوە بۆتەوە، لە دەرەوەش دانیشتووە، چونکە ژوورەوە ئەوەندە قەرەباڵغا شوێن نییە بۆ دانیشتن. ئێستا پشکنینمان بۆی کرد، بەڵام گوتیان دوای 3 ڕۆژ وەرنەوە، بۆیە ئەگەر ئەنجامەکە دەرنەچێت ئەم منداڵە دەمرێ. هاوار و گریانی ئەو منداڵاوە بەرز بووەتەوە. خەڵک دەیانەوێت دەنگیان بگات بە گوێی ڕێکخراوە جیهانیەکان و هێزانە دەوڵەتیەکان تاوەکو لەم پەتایە ڕزگاریان بکەن کە بووەتە هۆی مەترسی بۆ سەرگیانیان. ئێستا ڕوبەڕووی بڵاوبوونەوەیەکی جددی کولێرا بووینەتەوە. بە گوێرەی دوازانیاری وەزارەتی تەندروستی لە نێوان 27 نیسان بۆ 13 ئایار زیاتر لە 8500 حاڵەتی گومانلێکراوی کولێرامان هەبوو و لە 14 پارێزگای جیاوازدا. بەداخەوە تا ئێستا 115 کەس گیانیان لەدەست داوە لە ئەنجامی توشبوون بە کولێرا. بۆیە ئەمە زۆر جددیە. بەڵام ئامارەکانی کۆتایی ئاماژە بە بەرزبوونەوەی ژمارەی توشبوان بە 9000 حاڵەت و 125 حاڵەتی مردنیش دەدەن تاوەکو ئێوارەی ڕۆژی دووشەمە. بارەکە وای لالایانی تایبەتمەند کردووە داوای بەهاناوەچوون و یارمەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتایە بکەن وەکو چارەسەرێک بەرلەوەی ببێتە کارەسات. سات بە سات ژمارەی توشبوان بەرز دەبێتەوە. تەنانەت ناوەندە تەندروستیە تایبەت و حکومیەکان لە گەڕەکانی سەنعا پڕبوون لە نەخۆش. بەم شێوەیە سەنعا دەبێتە شارێکی پڕ نەخۆشی ئەگەر ڕزگار نەکرێت بە دەرمان و پێداویستیە تەندروستیەکان. ئیاد المەوسمی ڕۆدا و سەنعا.